ڕێکاری یاسایی ئەوێ بگیرێتە بەربەرامبەریان و تحقیق و کۆکردنەوەی بەڵگەکان کە لە پرۆسەی ئەوەداین ئێستا بۆ ئەوەی کە ڕێکاری یاسایی پێویست بگیرێتە بەر و بێگومان لە دەرەنجامی تحقیق و بەدەواداچوونەکان ناوەکانیش کەشفەکرێ لایەنەکانیش کەشفەکرێن و هەموو ئەو ناوانە ئەڵێن و هەموو ئەو بەرپرسانش ئەڵێن کە لە پشتی چ دیاردەی لەش فرۆشیەوە هەن کە بازرگانی پێوەکەن تریاک فرۆشی پێوەکەن ئافرەت ئەهێنن لە دەرەی وڵاتەوە لە ئۆکرانیاوە ئەهێنن لە رووسیاوە ئەهێنن لە وڵاتانی ترەوە ئەیهێنن بۆ هەرێمی کوردستان تریاکیان پێگوازنەوە مادەی بێهۆشکاریان پێ ئەفرۆشن بێ لە دیاردەی لەش فرۆشیەکە بە هەدەردانی زەی وزارەکەش ئەوەش بێگومان بە هەمان شێوە ناوەکان بەڵگەکان دەستگاکان کۆمپانیاکان هەمووی ئاشکراکەین بەڵام ئەمانەیە جارێ ڕێکاری یاسایی بگیرێتە بەر بۆ ئەوەی کە پێویستە وەکو یاسا بکرێت ئەگەر نا بێگومان هەموو بەڵگە و هەموو ناوەکان و هەموو لایەنە پەیوەندیدارەکان و پشتیوانەکانیان با جوان جوان گوێیان لێمان بێ هەمویان ئاشکراکەین بۆ ڕایگشتی ئەو کاتە اینجا بێگومان ئەبێ بێن وەڵام بدەنەوە بەڵێ خۆشبەختانە داواکاری گشتی زۆر بە گەرمی پێشوازیان لێکردین و زۆر بە جددی هەردوو لاوەکو تەواوکاری یەکتری چوەکو پەرلەمان چوەکو داواکاری گشتی پێکەوە هەماهەنگ ئەبین و هەماهەنگ بووین پێشتریش بۆ ئەم جۆرە دیاردانە بە دڵنیاییەوە بەڵێن درراوە کە هەرچی بە هەردوو لا ئەکرێ و بە تایبەت بە داواکاری گشتی ئەوەی کە پێویستە بیگرێتە بەر و ئێمەش چاودێرە بین و بە دەداچوونەکەین بۆ هەوڵەکان و بۆ هەنگاوەکانی داواکاری گشتی